بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە تەوەرێکی نوێوە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، ئەمڕۆ پێشنیوەڕۆ ڕاپرسیەکمان ئەنجامدا لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی. پرسیاری ئەومان کرد قسە لەسەر چی تەوەرێک بکەین، واتە ئەو تەوەرەی کە بەلای تۆی هاوڵاتیەوە گرنگە چییە؟ دوای ئەوەی کە کۆمەڵێک بەڕێز و خۆشەویست لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە هەستان بە نووسینی کۆمنت و ڕاوسەرنجی خۆیان دەربڕی بۆ دیاریکردنی تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامە، ئەوەی کە جێی سەرنج بوو خەڵکێکی زۆر کۆمنتی نووسی بوو دەربارەی گەڕێکی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر. دیارە ئێمە ئەم تەوەرەمان بۆیە دیاری کردووە و پرسیاری ئەوەکەین ئەڵێن بۆچی حکوومەت خزمەتگوزاری ناگەێنێتە زەویەکانی هەشتی حەسارۆکی شاری هەولێر. ئەم پرسیارە وەڵامەکەی با لە ئێوە وەربگرین، واتە حکوومەت بۆچی بایەخ نادا بەو گەڕەکە جیاواز لە گەڕەکەکانی تری شاری هەولێر و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان بۆچی تاوەکو ئێستا خزمەتگوزاری نەگەیاندووە بەو گەڕەکە. حتمان حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی هەیە لە زۆربەی هەرە زۆری شارەکان. بە نمونە ئەبینین مەسەلەن شارێکی گرنگی وەکو شاری هەڵەبجەی خۆشەویست کە بەو هەموو دەرد و ناسۆرەوە تێپەڕیوە، ئەو هەموو ئازیەتەی بەر ئەو شارە کەوتووە تاوەکو ئێستا وەکو پێویست ئاوەڕی جدی لێ نەداوەتەوە. کە ئەڵێن هەڵەبجە بە نمونە، هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە لە تەواوی دنیا ناسراوە، کە شارێکە کیمیایی باران کراوە، خەڵکەکەی قەتڵ و عام کراوە و کۆمەڵێک ناحەقی بەرامبەر بۆ شارە کراوە لە زمانی سەدامەوە تاوەکو ئەمڕۆژ. ئێمە تەنها مەبەستمان گەڕێکی هەشتی حەسارۆک نییە، بەڵکو وەکو نمونەیەک باسیەکەین بۆچی خزمەتگوزاری نەگەیشتۆ بۆ شوێنە. گەڕێکی هەشتی حەسارۆک نە ڕێگاوبانی وەکو پێویستە، نە ئاو و کارەبای حکومی هەیە و نە پرۆژەی ئاوەڕێی هەیە و تەنانەت ڕێگاشی بۆ فراهەم نەکراوە، ڕێگە و قیرتاوی بۆ نەکراوە تا ئێستا. حکوومەت ڕێگە نادا خەڵکی خانوو لەسەر زەویەکانیان بکەن. تەنانەت دەبێت کەمترین پێوەر و مەتر بۆ خانووەکان 250 مەتر بێ. هەموو هەڵبژاردنێک حیزبە دەسەڵاتدارەکان وعدی خزمەتگوزاری بەو گەڕەکەدەن، بەڵام هیچیان بۆ ناکەن. دیارە لە سەرۆکی حکوومەت لە ماوەی پێشوودا سەردانی فەرمانگەیەکی تایبەتی بۆ ئاوردانەوە لەو گەڕەکە کردووە، بەڵام تا ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە، واتە بەڵێن دراوە بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە. کەی جێبەجێکرێ نازانین. اینجا من پێم خۆشە هەندێک لەو کۆمنتانەتان بۆ بخوێنمەوە کە هاتووە بۆ تەوەرەکە، بۆ گەڕەکەکە، حتمەن هەر بۆ گەڕەکەکەیە. کاک ئەحمەد عومەر نووسیوێتی نزیکەی 19 ساڵ دەبێت هیچ نەکراوە بۆ هەشتی حەسارۆک. ئاسوودە ئەڵێ ئەیانەوێت زەویەکەی بکەن بەشتی تر، بەرپرسەکان خۆیان مەبەستیان نییە کێشەکە چارەسەر بکرێ. کاک ئەحمەد نووسیوێتی وعد و بەڵێنەکان بۆ هەشتی حەسارۆک چی بەسەر هات؟ ئاراس هەولێری نووسیوێتی هەر بەرپرسێک دێت کۆمەڵێک درۆ لەگەڵ ئەم خاوەن زەویانە دەکات. عەلی وەهابی ژەڵێ تەنها چەند کابینەیەک دانراون، من چی لە کابینە بکەم؟ با حکوومەت لە ئێستادا جادەکان بکاتەوە و چەند دوکانێک بکاتەوە خزمەتگوزاری سەرجەم بەشەکانی. محەممەد ئەحمەد دەڵێ چونکە خاوەن زەویەکان زۆربیان خەڵکی فەقیر و هەژارن، بەرپرس لە پشتیانەوە نییە. محەممەد ئیبراهیم ئەڵێ لەبەر ئەوەی خەڵکی فەقیر خاوەن زەویەکانن بۆیە چارەسەر نابێ. هیوا عەلی ئەڵێ ئەوە بۆ 19 ساڵە چێدەم کێشەیە حەل نەبووە، ئیتر چاوەڕێی چی لە حکوومەت بکەین؟ محەممەد کاروان ئەڵێ تا خاوەنی ئەم حکوومەتە بین گرفتەکان هەر بەردەوامە بێن. نادر عەلیش نووسیوێتی ئەگەر چەند بەرپرسێک خاوەنی زەویەکان بوو ئێستا باشترین خزمەتگوزاری دەبووە. چمە لای پەیوەندیەکان مام جەوهەر لە کۆیەوە وەرەگرم. ئێوارە باز دەباز زوو ئەوەکان بدەی ئەزەدای ئەوەکان بخوێنەوە کاکە. ئەمە حکوومەتمان نییە برە حکوومەتە، لەبەر ئەوەی ئێستا برە تەماشای سەرێڕەش و مەسریف و دەباسان و هەموو ماڵە سەرکردەکان بکە بزانە کام خانیان لە 10,000 مەتر کەمترا. خانەکەی نێسیری چەندە؟ ئەرەلۆ ناسی 22 بیری تێدا، 22 بیری ئاو. باشە فەقیر ژیانی بۆ چییە؟ هیچی نایە. لەبەر ئەوەی ئەوانە کە هاتنەوە بە خوێنی کوڕ گەیشتن بەو ڕۆژە
ئێستا کەس دژی فەقیرن هەر فەقیرشتە بۆیان هەڵدەفەڕێت ئێستا دەرێ با بچینە بەغدایە لە کوێ با بەغدامان لە قیز نەچی ئەرێ لە مفاوەزەی 64 و 63 و 70 و 74 و 84 هەمووتان لە بەغدایە نەبوون ئەرێ ئەوە ئێستا لە 2003 و هەموو جەنابتان لە بەغدایە وەرەستان کرد 16 تارە کورسەر و کۆمارستان کرد یعنی نادان چ بکەن ئەگەر ئەم بۆ ڕاست دەکەن فەرمو ئەگە سەرک حیزبەکان ڕاست دەکەن بەرابەر میلەتی کورد زۆر ئاسانە لە ناو پەرلەمان چارەسەری کێشەکان دەکرێت بە یەک پەرلەمان نەچی ڕێژ عەشیرەتەکان بە سەرۆک حیزبەکان بابچن لە ناو پەرلەمان دانیشتن بە سەرۆکایەتی هەرێم و جۆگرەکانی و هەروەها بە وەزیرەکان ئەرێ باشە ڕێی حەسارۆک ئەو هایە چارەسەری ناکەن قەسدەن گوتیان خانەکان تاپۆ دەکرێن نایان کرد درۆیان کرد ڕێی قەڵاسێ ڕێی سلسلاکە نایکەنە دوو سایت خەتای حکوومەتە ڕێی کۆیە ناکەنە دوو سایت خەتای حکوومەتە سایدە چکیان کردەوە جێبەجێ ناکەن خەتای حکوومەتە تونێلەکەی چناڕۆکی کۆیە نایکەن خەتای حکوومەتە باشە مام جەوهەر ئێستایانی ئەو گەڕەکەی ئێوەش بۆ نموناوی کە تۆ لێ نیشتەجێ لە کۆیە بە هەمان شێوە بێ خزمەتگوزاریە ئامۆزا چەند حەدیقە هەیە لە کۆیە حەدیقەکان هەمووی بێ خزمەتگوزارین وشک بوون حەدیقەکان ئەو هەمە حەدیقە لە کۆیە حەدیقەکان بەڵێ باش بە خزمەتگوزاریە ئەوە چاردەورەکەشیان هەموو لێ کردەوە چاردەورەکەی حەدیقەکانیشیان لێ کردەوە بڕۆ هەمووی حاسحاری بوویتە تەوی لە خانە نەمیلەت ئەسکرد بە مەسئولێتەکان نە حکوومەتی زارە کۆی شارەوانی ئەرچەدانە وەزیری شارەوانی کۆی هەر عەی بە سەردانی یەک شار و شارۆچکەی ناکە دوو ڕۆژی دیکە ئینشاڵڵا تەمەنی درێژبی کە عەمرێ خوای کرد دێ لە تەنیشت بابەکەی دەینێژن کە عوسمان عەونی شاعیری ناوداری کوردە دەستت خۆش بە مام جەوهەر با کات بدەین بە ئەو خۆشەویستانی لە هەولێرەوە پەیوەندیەکەن کاکاروان لە هەولێرەوە وەرەگرم فەرموو کاکاروان لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرە سوپاسە دەکەم با بزانین گرفتی ئەوەی خەڵکی هەولێر چییە السلام عليكم باشي برزم عليك السلام ورحمة الله وبركاته كاكاروان جان فرمو باشي برای برزم حالتان باشتان دەست خۆشیتان لێ دەکەین لە بۆ بەرنامەکەتان بەڕاستی تەوەرەکی باشتان هەڵبژاردیە کێشەی گەورەی هەولێرێ هەشتی عەسارۆکانە بەڕاستی بەڵێ ئەو نزیکی 17 ساڵە تەوزیعکراهاتێ ئێستا هیچ دەستەکی خزمەتگوزاری نەگەیشتی تێ سەرەڕای ئەوە حکوومەت زەریبەکی زۆر وەردەگری ڕسوماتەکی زۆر لەو خەڵکەی وەردەگرین بەرۆکی حکوومەت بە ڕۆژی عالفەی چۆ سەر عاردەکان بەڵێنی وعدیدا گوتی دەست پێ بکەن دەست بە خزمەتگوزاری بکەن بۆیان ڕێپێدانی وەگرن تەنانەت هەتا ئێستا هیچ شتێکیان لە بۆ ئەو گەڕەکەی نەکردیە کابینەکیان لەوێن دەردانە خەڵکی هانە دەکەنەوە ئەوە ئیشکردن نییە ئەوە ئیشکردن نییە لە بۆ خەڵکی یعنی هەتا ئێستا بەڵێنی سەرۆک حکوومەتیان پێشێل کردێ سەرۆکی حکوومەت دێتە سەر شاشەو لە ڕاگەیاندنەکان دەڵێ بڕۆن ڕێپێدانی لەو خۆتان وەرگرن دەست بکەن بە خزمەتگوزاری تەنانەت هەتا ئێستا بەرپرسەکانی ئەو شارە لێ ناگەرن خەڵک بلۆکێک لەسەر بلۆکەکی دابنێ دوایە لەو عاقارەی نەبووە مەسەلەن عقارشی چۆ لە یاتوودەوە خزمەتگوزارێکی لۆ نەبێ سۆفڵێکی لۆ نەبێ یعنی بەسیترین خزمەتگوزاری لۆ نەبێ خەڵک بچی بکاتەخانی لێوێندەر ینی بەرپرسی ئەو شارەی ینی مەسوولەکان کاربەدەستەکان محافزە سەرۆک شارەوانیە ئەوانە ڕێگرن لە بەڵێنەکەی سەرۆکی حکوومەت لێ ناگەنە خزمەتگوزاری بگاتە وێندەر بەڵێ ئێستا لە گەڕێکی هێشتی حەسارۆ خەڵک هەیە تێیدا بژێواتە ژیانی تێدا دەگوزارێ نەخێر ناگەڕێکە کاتێ ئێستا هەمووی 12-13 خانی لێکرایە حکوومەت زەریبەکی زۆر لەو خەڵکەی وەردەگرن ینی باوەڕ کە بوویتە ئیبراهیم خەلیلەک بوویتە پەروێزخانە سەر بخۆ ینی بەڵێ وازەحە دەست و چاوت خۆش بێ سپاس لە ڕێکەناڵەکەتانەوە داوا دەکەین بە زووترین کات سەرۆکی حکوومەت بێتە سەرخەت لە بەوە مۆزوعی چونکە ئەو مەسەلەی ئەو مۆزوع وردە فەرامۆش دەکرێت ینی هەتا ئێستا هیچ شتێکیان لە بۆ خەڵکەی نەکردیە خەڵک داوا دەکە ینی مافەکانیان نەفرێ بەو شێوەیە قەدرێکی گەورەیە لەو خەڵکەی دەکەن بەڵێ پەیامەکەت گەیشت سوپاس گیانەکە مەچمە لای کاک فەرمان لە تەختەقەوە کاک فەرمان کاک فەرمان پەیوەندەکەی داخرایەوە بەداخەوە بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان ئەم تەوەرە لەسەر داواکاری خەڵکی بەڕێزی
ئەتوانین بڵێن گەڕێکی هەشتی حەسارۆک یاخود گوندی هەشتی حەسارۆک چونکە وەک باسی لێوە ئەکرێ کە ئەو گەڕەکە بەناو گەڕەکە تاوەکو ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە هیچ خزمەتگوزاریی پێشکەش نەکراوە گەڕێکێکی زۆر لەلایەن حکوومەتەوە بایەخی پێنەدراوە زۆر بەداخەوە بەراورد بە گەڕەکەکانی تری شاری هەولێر وەک ئەو خەڵکە بەڕێزەی خەڵکی و گەڕەکە باسەکەن ئەڵێن تەنانەت لەوە ناچێ ئەم گەڕەکە لە شاری هەولێر بێ. کاک فەرمان هاتەوە باش جا بەڕێزان ئێمە لە تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان تیشمان خستوەتە سەر گەڕەکی هەشتی حەسارۆک لەبەر چەند هۆکارێک یەکێک لەوانەی کە حکوومەت یاریمی کوردستان باسی لێواکە هەمیشە شانازی بە خزمەتگوزاری و ئاوەدانی و گەشە سەندنی ئابووری و ئیسیسمار و بنیادنانی چەندین شوقە و vێلا و خانوو بۆ خەڵکی لە هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا گەڕەکێک وەکو گەڕەکی هەشتی حەسارۆک ئاوڕی لێ نەدراوەتەوە ئەمە جێگەی پرسیارە بۆیە من پرسیارەکە ڕاستی ئێواکەم و چاوەڕێی وەڵامم لە ئێوەی بەڕێزەوە کاک هەڵگورد وەرەگرم لە هەولێرەوە. کاک هەڵگورد بەڵێ فەرمووجان. سلام علیکم. عەلەیکم السلام وەڕەحمەت الله. کاک هەڵگورد لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرە سوپاسە دەکەم لە تەلەفۆنەکەەوە. بەڵێ فەرمووجان فەرموو قسەی خۆت بکە. بەڕاستی هەشتی حەسارۆک لەوەتەی کە بەبیرم دێتن هەر ئاوا بووە. بەڵێ هەتا ئێستا هیچ خزمەتگوزاریەکی بۆ نەچوێ ینی پێویستە خزمەتگوزاری بۆ بکرێ. باشە تەوانی یەکەی ئیداری ئەو شارە بۆ نمونە ئێستا پارێزگای هەولێر پارێزگاری هەیە ئەم پارێزگارە بۆچی نایەتە سەرخەت؟ وەڵی ئێمە لەبەرەوە پەیوەندیمان کردووە داواکان لە پارێزگاریانی خزمەتگوزارێک بۆ هەشتی حەسارۆک یانی خزمەتگوزاری باش بۆ هەشتی حەسارۆک داوین بکاتن. بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک هەڵگورد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوبی. خۆشەویستان باسمان لەوە کرد کە پارێزگاری هەولێر بۆ نمونە هەم پارێزگاری پێشووی هەولێر هەم پارێزگاری ئێستا لەبەر ئەمە حاڵەتێکە لەبەر چاوە ینی ئەبینی مەسەرەن گەڕەکێک پێویستی بە خزمەتگوزاریە بە نمونە ئێستا شاری سلێمانی ماوەیەک بەر لە ئێستا گرفتیەوەی هەبوو شۆستەکانی هەمووی دارەکانی وشک ببوونەوە چیمەنەکەی زرد بوو خزمەتگوزاری نەبوو بە بیانووی کەمی ئاو بە بیانووی ئەوەی کە حکوومەتی هەرێم لە هەولێرەوە پارە خەرج ناکا بۆ سلێمانی واتە گەیاندنی خزمەتگوزاری لە بەردەم یەکەیەکی ئیداری بەڕاستی ئەوەندە ئەستەم و گرفت نییە بۆ ئەوەی ئەم یەکە ئیداریە بێدەنگ بێ لە کاتێکە بەڵێنی ئەویان داوە بە خەڵک لە کاتی هەڵبژاردنە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی بکەن بەڵام نایکەن. کاک سۆران لە هەولێرەوە فەرموو. کاکە باشی چاچی؟ باشی کاک سۆران گیان سوپاس. دەست خۆش لەو بەرنامەی. سوپاس. ڕاستی بەنسبەت خزمەتگوزاری لە هەشتی حەسارۆکان ئەگەر تەم شاکین هەولێر بوویتە دوو بەش. بەشەشی لەولایەتای هەولێر لە زۆنی زێر لای سیودی فارک و ئەولای هەرچی ئەولایە هەرچی فەقیرەکەی لەولایە هیچ خزمەتگوزاریەک نییە. تەماشاکە وەرێسە زۆربەی کۆمپانیاکان دێن وەری دەگرن بڕ ئەو گروپانە 120 کوتاو 150 کوتاو ئێستا لێرانە زۆربەی لێرە بلۆچی تێدایە بلۆچی مۆر بە حکوومەتەکە پێشی ناکرێ بیداتە کۆمپانیا ئێستا بەس هەنجەکانەوەی کێشەی ئاو باشە بڕۆ شاری گلوبال لە بنی دنیاە شاری یواسپی ئاوی هەیە ئەو شارەنە ئاشتی لاوان هەمووی ئاوی هەیە باشە بۆ هەنجەکی ئاوی لەوێن دەرێت یعنی ئاو چیە ئاوی تراسێ ڕۆژتە یەک بۆ ڕێدەی پەڕینەوە بەری خلاص ئەو خەکە باشە کاک سۆران پرسیارێ لە تۆ پرسیارێ یعنی سەرۆکی حکوومەت بە جێژنەی چوو ئیدی بەڵێنی دا 100% دەیکەم ئیدی لە پاشە نەزان هیچ ئاگاداریەک نەماوە نەزان ئاگای لێ نەماوە پارێزگا هەرچی دەرێ دەستێکی هەدرێت سەبرتانە بێت باش پاشە هەزاردە ساری ئەمە چ بکەین باشە کاک بەز ڕسومات بڕۆیتە یەک زەوی لە هەشتی حەسارۆکان بەناو بکە 2 ملیۆن ڕسوماتی بڕۆ زەریبەی ساڵانەی هەر زەویەکی 100,000 دیارە باشە هەموو بە پارە دەستەچێت بەس بەداهاتی خۆی دەپانی چەندین بلۆکی مۆری تێدا کاکەوەرە بلۆکە مۆرەکان بیدەنە شەریکان دەپانی خزمەتگوزاری بە بڵێ کاک سۆران ئێستا دەڵێی بیدەنە کەرتی تایبەت بیدەنە کۆمپانیا دوجار ئێوە نیانە سەرخەت مەسەلەن بڵێن بۆچی ئەمە دراوەتە کەرتی تایبەت حکوومەت بۆ ئەم کارە ناکات نا زانیت کە لە حکوومەتی بێ ئەمەل بووینە کاکە ئەوەش دە چارە هیچی نەکردێت
هەژدە سارە هیچی نەکردە وەرە ئێستا تەماشای کردو بە خۆچی دێ بەس گرنگ ئاو یعنی ئەومە زەری بەس زەری بە وەرە کاکە ئێستا تو بڕۆ بە دووادانچوون بکە دوای شتێککە کابرا 125 مەتریەیە 125 کە دەفرۆشی دەبی زەری بە هەردوو لایەن ساکە زەوی هێ 3 میلیۆن زەری بیت 4 میلیۆنی دەدات هەدی باشە پارەی دەستە چێن دەرەکاتە بەڵێ دەست و چاوت حکومەت سەرش حکومەت شوێن دەرێن ڕسومات گەلێک لە زۆر زیاد وەرە ڕسومات پێشان بە میلیۆنێک بەناو دەکرات زەوی لە هەشتا ساڕۆکان ئێستا بڕۆ بە میلیۆنی پێت بەناو ناکرێت ێ باشە لێرانە سوماتە زیاد کرد وەری بەس زیاد کرد بەڵێ ڕێ کەناڵەکەتانەدا لە سەرش حکومەت دەکەین بە زوودی کاتە و خزمەت بژاریەماندا دابین کاتن هەر نابێت شێستەکان و سیمەتەکان فەتەح کاتن بلۆکی بابلاری بکات لۆکەکە دەکاتە خاک دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کاک سۆران دەست خۆش بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بیبرای من بەڕێزان دیاران بەرنامە ئێستا ڕاستەوخۆ بۆ ئێوەی ئەزیز دەگوازرێتەوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە هەندێک لەو بەڕێزانەی ئێستا بینەرمانن لەوێوە بەنمونەی کاکارزان محەممەد علی ئەبوبەکر نووسیوێتی دوای ڕێز و سڵاو بەداخەوە بەهۆی ئەوەی پرۆژەی هیچ بەرپرسێک و سەرکردەیەکی لێ نییە هەروەها لەبەر شوقە و شارە تەواو نەکراوەکانی بەرپرسەکان و بازرگانان تا ئەوان تەواو نەبن بە خەڵک نەفرۆشنەوە ناهێڵن خزمەت گوزاری بۆ ئەم ناوچەیە بێت چونکە دەزانن خەڵک ڕوو لە شوقە و سیتیەکانی ئەوان ناکات بەڵکو خۆی خانووی خۆی لەسەر زەوی خۆی دروست دەکات مرادسان نووسیوێتی هەشتی حەسارۆک لە بەڵێن بێزار بوو کردداری دەوێ کاک ڕێبوار ببورن کاک ئەحمەد عومەر نووسیوێتی برا هەشتی حەسارۆک تەنها کابینەیت بۆ دانراوە بۆ فۆڕم پڕکردنەوە بۆ ئەوەی زۆرترین داوای خەدەمات بکات بەڵام نازانم بۆچی حکوومەت لە وعدی خۆی پەشیمان بووتەوە کاک ڕێبوار نووسیوێتی هیواداری لەگەڵ بەرپرسەکان قسە بکەن کاک سابر حەمەد عەبدوڵڵا ڕەژ نووسیوێتی بەداخەوە هەشتی حەسارۆک ستەمێکی زۆری لێکراوە پشتگوێ خراوە لە خزمەت گوزاری کە هەزاران ماڵی هەژار چاوەڕێیەتی هیوادارین ئەم جارە حکوومەت بە پەرۆش بێت بۆ گەیاندنی خزمەت گوزاری کوردۆ سوبحی نووسیوێتی لە بەرژەوەندی خاوەن شوقەکان و پرۆژەکان خزمەت گوزاری ناگەێنە هەشتی حەسارۆک ئەحمەد عومەر نووسیوێتی هیچ خەڵکی بەرپرس نییە بۆیە ئیهمال کراوە کاک محەممەد لە هەولێرە وەرەگرم باشی کاک محەممەد زۆر سپاس حەمدولیلا باشین سپاس بخوا بێزەوەری بەرنامەکەتانی هەشتی حەسارۆک بەڵێ ینی ساعتە شوێنەکە لە هەولێر سەرۆکی حکوومەت هاتە سەر لەو مەوزوعات زۆر شوێنەکە یەکەم ئێژێستا پێویستی بە جادە فەتحکردنەوە خەڵکە هەر هیچ نەوێ بڕوا بلۆکی خۆی بەرەداوە یعنی بیانویان دۆزیوەتەوە بیانەکە زۆر نامەحفوظە ئەو خەڵکەوەی تەلەفۆنەکە ئەوەی دەسەر خەت ئەوەی فۆرم پڕکردوێتەوە هەمووی پێویستێکی کاکە جادەکان بکەنەوە جادە یعنی ساز نە لە کولفە نە لە ڕووی بودجە و بودجەیەکی وا تێ ناتێت شارەوانی سەرۆکاتی شارەوانی هەولێر ئالیاتیان هەیە سۆفڵان هەیە حەفاری هەیە گرێدەر هەیە کاکە بەس پاری گازەکان ئەو خەڵکە بۆ خۆی پارەکانە بەس من بە جادەکان بکرێتەوە یعنی خەڵک تووشی گومان بۆیەوە 18 ساڵە خەڵک پارەی ماوەکانی لە تەلەڤیزیۆن دکتۆر ئومێد سەباح لە کۆبنەوەی پەرلەمان وەزان خۆشتان ئاگادارنەکە بەیانی دانی ئەڵێ ئیعلانەکە لە حەداکەم ڕسومات زیان نەکرا کاکە هەر دێت بە 600,000 مەتری بەناوکە ئێستا بۆتە ملیۆنێک و قسوور نە خزمەت گوزاری هاتێ نە ڕێپێدانی خانی نە هەر هیچ کوشتیان لێ لەو شوێنە کاکە تۆ نە خزمەت گوزاری بۆ بێ ناوە فەقیرە خەڵکە کابرا 120 مەتری هێنسەی بەنیت تەقدیمیان کردو داواکە کاتە عەرزی خۆی تاپۆ بەناوی خۆی یعنی پرسەیدە نەیەڵن نەخانوو دروست کرێت ئەگە بەتەمای پرۆژێکن کاکەون بەریەکی بڵە کاکەوەی ئەو هەرچی حەسارە بێتە پرۆژەیە ئەگەر ناش هەریت نەوەرەکان بۆ خەڵکە فەقیرە یعنی معقولە لە هەموو کوردستان سەڵای کوردستان جاری سەدای دروست دەکرێت دنیای بە ملیار دۆلاری بۆ سەرفەکرێ نەکبای پێویستە ئەو جادانە کاتەوە جادەکان بۆم ساڵکەنەوە باو خەڵکە هەر هیچ نەبێ و دەست پێ بکە بلۆکی خۆی ڕۆکە بڕیارەکانیان ئێستادیس لە مەسلحەتی فەقیر نیە بەهێزی ناوێت یعنی 125 مەتری کابرا 18 ساڵە چاوەڕێکە سەرۆک شارەوانی دێڵێ ناهێڵی ئێمەبی کاتە خان کوڕی کوێ بگاوە سەریە بەس پێ ناوێت بەڵێ بەناوی خۆیەتی تاپۆی خۆیەتی زەریبە بەس زەریبە 18 ساڵە دنیای زەریبە لەسەر دنیا
يعني بناو يسا نفر برا صوب سنز مثل بناو كمليون يكون لصفصة جيشمة مليون يكون لماوي نزكي سجمان جيوستا لبرلمان إذا لكات والله هيش تيك ضريبة من زياد نكدو زياد كراوكات والرسومات الفرنسية فبيوي شغلة إيشي لينا كدو يعني لخواري أموي قرق أو يسبيانيان دوسبو أو دەستەکانت خۆش بێ أو لك دعوان إذا كذ نزان أو هي يعني بله. تيجي أو شوينة هذا صار له هذا أي باش بو يكتو أسوا با سكان دريجناكم بوتي هاتي من خير راخي هوليرة يعني بس دبرو شويني فقيرة بو نوع معاملة إذا غلطت دەست خۆش سپاس کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکە سەرکەوتوو بیجانەکەم بەردەوامین لەو کۆمنتانەی کە هاتوون بۆ ئەم تەوەرە نیگاخان دەستخۆشیەکە سوپاسەکەین جعفەر نووسویەتی وەڵا شوورەیە لۆ حکوومەتی کوردی وا خەریکە دەبێت بە 19 ساڵ ئاراس ئیبراهیم نووسویەتی خوا ڕەحمی کرد نەبووینە دەوڵەت ئەگەر نا دەیانگوت دەوڵەتێک ناتوانێت کێشەی گەڕەکێک چارەسەر بکات ڕێباز جاف نووسویەتی داواکارین بە زووترین کات حکوومەت بێتە سەرخەت بەسە بێزار بووین بۆچی خزمەتگوزاری نایەنن زیاد محەممەد دەڵێ لە هەموو دنیاشتی وا نەبووە 18 ساڵ زەوی دابەش بکەی کەچی خزمەتگوزاری بۆ نێنی فەرمان محەممەد عەبدوڵڵا نووسیوێتی هەشتی حەسارۆک موڵکی خەڵکی هەژارە بۆیە لە پاش 18 ساڵ هیچی بۆ نەکراوە ئەحمەد حەسەن نووسیوێتی نابێ خەڵک دەنگیان پێ بدات کوردە سوبحی کۆمنتەکەیشیمان خوێندەوە ئەمجارەش بۆی خوێنینەوە نووسێتی ژیانمان ڕۆشت لەگەڵ بەڵێنەکانی حکوومەت بۆ هەشتی حەسارۆک کاگیاسین وەرەگرم لە هەولێرەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاگیاسین جان باش قربان سپاس دەکەم زۆر مەمنون سلامت بێ خۆتاوەکەم دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم لەسەر هەشت ئەسارۆک سپاس دەکەین بەڕاستی ئەگەر ئەنگۆ دەنگەکی فەقیر بگەین ئەگەر نا هەمویان جوان بەستراوە بەڵێ بە هەموو کەناڵ ئاسمانەکان و هەمویان جوان بەستراوە کە سەرۆکی حکومەت هات بۆ سەر ئاردەکان بۆ سەر ئاردەکانی هەشتی ئەسارۆک هەموو کەناڵەکانی خۆیان بەشدار بوون هەمویان گواستەوە خەڵکەکەیان هەڵخەڵەسان ئاردەکانیان بەرز کردەوە لەسەر خەڵکی بەڵام کە نەچوە ئەمری واقع و شتەکە بۆ درۆ دەلەستا کەس هەر هەمویان خۆیان کەر کردیە و کەس بەدواب نایێت بەڵێ بەڵێ کاگیاسین بەردەوام بە بەڕاستی یعنی تا سەر ئێسقان هەموو خەڵکیان بێزارە تەنها لەبەر دەنگدان و درۆ دەرەستەی خۆیان بوو عیب نییە سەرۆک حکوومەتێکی بێ سەر عەرز و بەڵێن بە خەڵک بدەیت و درۆژ دەچی ئەوە لە بۆ حکوومەتەی بەسە کە ئەمن هاوڵاتیەکم بڵێم سەرۆک حکوومەت درۆژ کرد لەگەر من نەک لەگەڵ من لەگەر هەموو خەڵکی ئێستا سەعەت حات نەبووم کە ئەو هات گوتم تەواو ڕاست دەکەن چوم عەرزم کڕی دنیایەک پارەم پێدا کەچی ئێستا ژێک دنیای زەرەرە لەبەر چی هەمووی درۆ دەرەستەیە بەڵێ وازەحە هیوادارم لە ڕێکەناڵەکانی بۆ گوێچیان ببێتەوە کەناڵەکانی کەش چاو لە کەناڵی پێیان بکەن بەڕاستی بەس ئەنگۆ خەم خۆرن ئەگەر ئەنگۆ خەمە چ بکۆن ئەگەر نا خەڵک هەموو ئەو کەناڵانە بەڕوو ئەز ناکەم ناویکەردین ئەگەر نا هەموو کەناڵەکان کەر بوونە دەستەکانت خۆش بێ سپاس کاگیاسین زۆرم پێ خۆشە کە زۆرترینی پەیوەندەکانمان الحەمدولیلا لە شاری هەولێرەوەیە زۆر خۆشحاڵم و هیوادارم خەڵکی ئازیزی شاری هەولێر بەجددی قسە لەسەر ئەم تەوەرە بکەن بۆ لەبەرەوەی پەیوەستە پەیوەندی هەیە بە ژیانی ئەوانەوە بە دانیشتوانی گەڕەکی هەشتی حەسارۆ کە لە ئێستادا زۆر نیگەرانن و باز لەو زوڵماکەن کە لەیان نەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاش 18 ساڵ کە بۆ 19 ساڵە چێ ئاوڕی جدی لەم گەڕەکە نەدراوەتەوە جێگەی پرسیارە چێ ذولفقار لە سلێمانیەوە کاک ذولفقار السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته السلام عليكم كاك ذولفقار ما وصي برز خوشويس ما مسامل أحمد سواني باش يشكر الحمد لله سپاس دەکەم چێ و ناوی لە ناوی کاک ذولفقار
كل قديم وناوي مراوز لا فتى إلا علي لا سيف إلا ذو الفقار. يتر هذا هو ناوي لقبك ما مصيبر تو باش شكر سپاس دەکەم کاک دولفقار ناوەکەت خۆشە ماشاءالله فەرموو. خوش چۆنی عزیزی خۆشەویستی الحەمدولله قسە چییە لەسەر ئەو گەڕەکەی هەولێر کە پشتگوێ خراوە حکوومەت ئێمە لە سلێمانی وەقێنی کردی جا گەڕەکان سلێمانی دەکارێت لە پێشتر نییە ئەدی کۆڕێکیواتە زەلام دان لە دەم نامێنێ هەر سێبانی هەر هەولێر وایە نا دوایە گەڕەکانی سێبانی سەوتی کزە تۆزێک سەوتیم بۆ بەرزکەنەوە ئازێر نەبێ. کاک دولفقار ئەگەر دووبارەی کەیتەوە قسەکانە سوپاسە دەکەم. ئەڵێم ئەو گەڕەکانەی کەوا لە هەولێر ئاوا هیچی بۆ نەکراوە گەڕەکان سێبانی باشە تۆڕێ لەسەر گەڕەکان سێبانی ناکەنەوە. بەڵێ کاک دولفقار سلێمانی ئەوە دەمێکە بێخزمەت گوزاریە لەبەر کێشەی دوو ئیدارەیی یعنی ئەگەر مەسەلەن حزبێک لە سلێمانی ئیدارەی ئەم شارە بدا حزبێکی تر لە هەولێر ئیدارەیەدا دوجار هەر کەسە و بە ئارەزووی خۆی و لەبەر بەرژەوەندیەکانی خۆی تەوان بەرژەوەندی تەسشی حیزبیە لەوێ باشتر ئیشەکرێ لێرە ناکرێ ئەوەیشی لێرە کراوە تا ئێستا بە ڕوبێکیەوە نییە کە لە هەندێک شوێن لە هەولێر کراوە بەڕاستی ینی ئەم شارەش پشتگوێ خراوە وەکو هەشتی حەسارۆکی هەولێر. نا لە خزمەتم سپاسە دەکەم کاک دولفقار دەست و چاوت خۆش بێ کاک دەریا لە هەولێرە وەرەگرم. تاشی برای چۆنی کاک دەریا جان سپاسە دەکەم ئەزیزم مەمنونم. برای گەورەی دەستان خۆش بۆ تەوەرەکەتان زۆر سپاسە دەکەین تەوەرەش تاکتان کردووە لەشتان ساغ وێ سەرکەوتوو بن بەڕاستی حکومەت زۆر بەپێویستی دەزانین ئاوڕەت لە هەشتی حەسارۆک داتەوە دوای 19 ساڵ هەڵکەشی زۆر عەرزی لەوێ هەیە و هیچی بۆ نەکردووە سەرۆک حکومەت بۆ خۆی هاتۆتە ناو پرۆژەی بە حساب بە حەقەت خزمەت گوزاری کە هیچی نەکردووە. بەڵێ جا داواکاری لە ڕێی کەناڵەکەتانەوە ئیشەڵڵا ئاوڕێک لە هەستی حەسارۆک بنەوە و دەستان خۆش بێ و ماڵتان ناوە. سپاسە دەکەین کاک دەریا ئینشاءڵڵا بە دڵی ئێوەی بەڕێز دەبێ خی گەورە ئەو ڕیخێتان لێ بداتەوە. سپاسە دەکەم بۆ پەیوەندێکت. سوارەخەمبار نووسیوێتی برام ئێمە شەریکەی کۆرومۆر حیساب کە لە ناوماندایە لە 150 خزمەت گوزاریمان بۆ نەکراوە ئەویش ناحیەی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەری لە سایەی ئەم دەسەڵاتە زۆر تەواوە کاک سوارە بەداخەوە کە حکوومەت ئەوێشی پشتگوێ خستووە. ئاریا ئەحمەد نووسێتی دژی فەقیرن هەولێر نووسێتی لەبەر شارەکانی خۆیان خەدەماتی لۆ نایەنن. کێ؟ کاک حسین؟ کاک تەحسین لە هەولێرە وەرەگرم. بەێ ئەلو فەرموو کاک تەحسین. ئەلو سلام عەلەیکوم. عەلەیکە السەلام وەڕەحمەتوو اللهی وبەرەکاتوهو. باشی مامۆستا گیان چۆنی کاک تەحسین جان سپاسە دەکەم. زۆر مەمنون سواسی ناوکەم. فەرموو جانەکەم. مامۆستا گیان بەنسبەت بە هەشتی عەسارۆکان و زۆربەی زۆری دیەکان کە خەدەماتیان نێوەچی هەشتی عەسارۆکانە و گەڕەسۆرە گەڕەسۆر تقریبان هەر بە قانونی شارەوانی هەر دیەک سەپاسی بکرێت بە خەدەماتی لۆفتی. باش ئێستا گەڕەسۆر لە منطقەی تعزیل تقریبا 190 کیلۆکرایە ئەنی خەدەماتی ڕێگاوانی نوێنەچووە. هەر منطقە دەوێنرێ دێ 150 خانی لێکرایە هیچ خەدەماتی نوێنەچووە. بەڕاستی وەشی هەشتی عەسارۆکانی بەڕاستی خەڵکێکی فەقیر و هەژاری لێیە کە عابیان کڕیا سەرۆکی حکومەت کە چووە وێندرێ کە قسەی کرد لە وێندرەکان قسەی کرد یعنی وتە نەبوو یعنی بە واقعی چوە سەعاردەکان کە قسەی کرد لە وێندرێ لەبۆ سەرۆکی حکومەت بەڕاستی شتێکی گەورەیە ئەگەر خەدەمات لە بۆ وێندرێت بە بەڕاستی شتێکی گەورەیە لە بۆ حکومەت یاریێم لە بۆ کورد بەڕاستی شتێکی گەورەیە خەڵکێکی فەقیر و هەژاری لێە هەستی عەسارۆکانە گەڕەسۆرە ئەو زیانێ. باشە ئێستا یعنی تۆ پێت وایە سەرۆکی حکوومەت کاتێک کە ئەچێتە شوێنێک ئەو هەموو دەستگا ڕاگەیانە لەگەڵ خۆیە بە بەڵێنەکەدا دەبێت چی ڕێگر بێ لە جێبەجێکردنی بەڵێنەکانی؟ بەختە ئەودا ڕێگر زۆر ئێستا لە هەم ئاخر ئێستا ئەوان خۆیان پێ ڕقم یەکە بۆ نمونە سەرۆکی حکوومەت هەرگیز لەوانەیە قبوڵی ئەوە نەکا مەسەڵەن قسەی بشتێنرێ
یعنی ئێستا ئەگەر ئەو بەڵێنێکی دابێ لەوەی کە هەشتی حەسارۆک ئاوادان بکرێتەوە و خەدەمات و خزمەتگوزاری بۆ بچێ معقولە دەستێکە بێ لە سەرۆکی حکوومەتەوە ڕێگر بێ لەو حاڵەتە یعنی نازانم مامەستە گیان بەڵێ جان عفوم کە مامەستە گیان ئێستا سەرۆکی حکوومەتیش ئێستا کە جێلو ئەنێ ئەو شتانە گرتی و محافظی دەیبستی ئەسەرۆی شارەوانی دەیبستی ئەو قسانێنگۆ لە ئەعلام هەموو گیان لێ هەموو دەزانن بەڵام کە جێبەجێ ناکرێ نازانم لۆچ جێبەجێ ناکرێ ئەنی کە بڕیارێک درا وعدێک درا بەڕاستی جێبەجێ بکرێ یان وعد نادرێ یعنی ئێستا کاک تەحسین ئێستا ئەمە تەلەڤیزیۆنە ئەوە کامێرەیە ئەوە من لە بەرنامە وەستاوم یعنی من لێرەوە ئەمە دەنگی خەڵکی هەشتی حەسارۆکە ئەیگەنم بە سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی جەنابەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی چوویتەتە ئەو شوێنە بەڵێنت داوە کە ئاوەڕی جدی لەو گەڕەکە بدەیتەوە و خزمەتگوزاریان پێشکەش بکەی و ئەو گەڕەکە ئاوادان بکرێتەوە ئێستا فەرمانی جەنابەت جێبەجێ نەکراوە تکایە فەرم و تحقیق بکە بزانین ئەو فەرمانەی تۆ بۆ ئەم گەڕەکە هەژارنشینە بۆچی تاوەکو ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە من هیوادارم خەڵکێکی دڵسۆز هەبێ ئەمە بگێنێ بە سەرۆکی حکوومەت و دار و دەستەکەی و یەکەی ئیداری ئەو شارە بۆ ئەوەی حەدی ئەقل یعنی ئێمەش ببینە دەنگی نەگەیشتووی خەڵکی هەشتی حەسارۆک یعنی بەڕاستی ئێمە ئیشمان ئەوەیە کە دەنگی خەڵکی هەژار و کەم دەرامەت و هەژارنشین و هەمووانە بگێنین بەلایانی دەسەڵات ئەگەر ئێمە ئەوە نەکەین ئیتر ئیشمان چییە؟ فەرمونون ئەم سەوتە ئەم ڤیددیۆیە چوزانم ئەم پەیامە ئەم داواکاریە بیگەێنن بەلایانی دەسەڵات پێی بڵێن بۆچی ئاوڕی جدی لە هەشتی حەسارۆک نادەنەوە. سپاس دەکەم کاک تەحسین قسەکەت جوانە مامۆستا گیان تەواوە پەیامەکەی جەنابەت زۆر جوانە شتانە دەکەن لەو بەرنامە جوانەی بەڵام کە یعنی شتەکە یعنی لە هیچ دیەشی خەدەمات نەتی ئەگە ئاو لە عاسمانێ دابین بکرێ لە عاسمانێ بە تاری دابین بکرێ دەبی لە هەشتی حەسارەکان بەتی چکو سەرۆکی حکوومەت خۆی شخصی خۆی لەگەڵ محافظی لەوێن درێ بووین لەناو هەشتی حەسارەکان کە قسەیان کرد گوتی ئەوە لەمێژە مەغدورە ئەو خەڵکە هەمووی مەغدورە دەبی ئێرە خەدەماتی دۆ بچی و ئاواداریش بکرێتەوە یعنی ئەگەر عاسمانێ بە تاری دابین بکرێ بە تاری دابین بکرێ بەڕاستی دەبی ئەوێن درێ خەدەماتی دۆ بچی دەبوایە بە زووترین کات مباشر لە پاش جێژنەی ڕەمەزانێک کە کرا کە خەڵکەکی زۆر پارێکی زۆری دەوێت کروچی مامەسای پێش جەنابەت کە پێشە من کە پەیوەندی کرد بەڕاستی خەڵکەکی زۆریان پێوە کرد کە ئەوانێک کە دەورەمەندە ئەوغانی 50 قەت 200 قەت ئەو 200 قەتعان هەیە لێوێندرێ کەرکە توش بۆ فەقیر و هەژارە بەقەر پارەی کردێتەوە نیو قەتعی کڕیە ئێستا ژوێنێ سوە فەقیرەی ئیکاولی بووە داوای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووترین کات ئەوی شێعلکە یاخود ئەو خەدەماتی نابن بە تەمای شتێکەنە ئەوەی لەو خەڵکەی وەگرنەوە ئەو حاردانە وەرەگرنەوە هەمووی تەحویزی بدەنەوە حاردەکان لە خەڵکەی وەرگرنەوە تەواو ئەگە خەدەماتی لوبن بەڕاستی لە بۆ حکوومەت شتێکی گەورەیە ئەویشە بکرێ ئەگە نەشکرێ شتێکی زۆر خراپە بەڕاستی دەستەکانت خۆش بێ کاک تەحسین سوپاسە دەکەم ئەچمە لای کاکارزان کۆتا پەیوەندی یان نا با بڕۆ جارێ ئەگەر پەیوەندی تر هەیە با بڕۆ جارێ پەیوەندی تر هەبێ با بڕۆ کاکارزان فەرموو کاکارزان ئەو کاتت باش هەموو کاتت باش کاکارزان زۆر سپاس وەڵام من پێچەوانەی هاوڕێیان من هیچ سپاسی سەرۆکی حکوومەت ناکەم قەتپەن لە سەرکی واجبە و وەلی ئەمری ئەو وڵاتەیە وا خزمەتگوزاری کە دەینی هیچ پێنج ناکە دەستخۆشی لێتم کە غەدر لەو عالەمێکدایە 19 ساڵە یاری بە سارنووسی ئەو خەڵکە دەکە بەداخەوە هاتە سەزەریەکان هەموو خەڵکی ئەمەل بەخش کرد بەداخەوە ئێستاوا تەماشا دەکەین باڵێنەکەی بێبنە ناهەرچوو و سەرۆکی حکوومەتە وەلی ئەمری ئەو شارەیە ئێستا ئەمن باز لەوەی دەکەم هەشتی حەسارۆکان هیچ جیاواز نییە لەگەڵ ئیبراهیم خەلیل ساڵانە زەریبیان لە خەڵک ستاندیا بەبێ ئەوەی دێبگەڕی خەڵک 1 کیلۆ ناو زەویەکەی دابنێ کە تاپۆیە سەنەدا حەقی ئەو خەڵکەیە باشان هەستان بڕیارێکیاندا دەڵێن دابەزبوو نابێ بەخانوو باشە ئەی بۆ دابەزبوو تاپۆداکە خەڵک ئەدی لۆ زەریبەی دابەزبوو لە خەڵک وەردەگری ئەدیەوە یاریکردنیە بە چارەنووسی خەڵک ئەوەی دابەزبوو هەیەکرێنشینی فعلیە بەڕاستی با پێت برێم ئەگەر خەڵکێک ئەوەی لەوێن دەرێکە 120 مەتر زەوی هەیە خەڵک کرێنشینی فعلیە هیچ کرێنشتێک 250 مەتر زەوی لەوێ نییە
هاتووە لەوێن دەرساڵەهای ساڵە زەریبەر لەو خەڵکە وەردەگری هیچ جیاوازی نییە لەگە ئیبراهیم خەلیل هیچ جیاوازی نییە بەبێ ئەوەی لێ بگەڕێ یەک بلۆگ لەسەر ئەو زەویانە دابنی ئێستا نووسینگەکان یاری بە چارەنووسی ئەو خەڵکە دەکەن بەرز و نزم دەکەنەوە سەعرەکان بەداخەوە لێرە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و بە زووترین کات کێشەی هەشتی حەسارەکان چارەسەر نەکا و کەسێکی بێبەڵێن دەردەستی لۆی خودی خۆی و هاتە سەرزەویەکان و خودی خۆشی بەڵێنیدا و پێشم وابی کابرایەکە لە ئاستی وەی نییە بێبەڵێن دەستی یعنی ئەگەر سەیری ناوبانگ و کوڕی کەسێکی ناودارە نابی خۆی لە سزا بکات بەڕاستی دەبی ئەو زەویانە چارەسەر بکەشێت. باش دەست خۆش کاکازە دەستم کە قسەی ترم ماوە تۆزێک خێرا سپاسە دەکەم. بەڵێ دواتریش دابەزدوو لە سەرەتا وتم باسم کردکرایە یان ئەوە پێ لە زەریبەی هەر هەموو دابەزدۆکان خۆش دەبی کە مادام ڕێی پێنادەی دەبی زەریبەکەشی لێ خۆشبی یانیش ئەوە تێ کە زەریبەت لە خەڵک وەرگێتێ دەبی ڕێی پێدەی بە ئیزباری و هیچ سوپاس ناکەم غەسپان لەسەرکی دێ بە خزمەتگوزاری بین سوپاس. دەست خۆش خوا لەگەڵ سپاس بۆ تۆ دایکی ئەحمەد کۆ تا پەیوەندیە لە سۆرانەوە وەرێگرم. دایکی ئەحمەد ئەلو دایکی ئەحمەد فەرموو. ئەلو سەلام عەلەیکم. وعەلەیکم سەلام ورحمەتوڵڵاه الله. دەستخۆشیتان لێ دەکەم لە بۆ بەرنامەی. سپاسە دەکەین دەستخۆشی لە جەنابە دەکەین بۆ پەیوەندیت فەرموو. وەکو مامۆستایەکە من لە سۆران دەوام دەکەم. بەڵێ چەند ساڵە بە دەردەسەری ئەو هەموو کێشەی لە کوردستان ڕوویدا بەڕاستی چار شەڕی داعش بوو نەبوونی موچە بە دەردەسەری هەتا هەندێک ینی لە موچەکەی خۆمان لە دەوی خۆمان دابرێن خڕ دەکەینەوە بتوانین پارتە زەویەکی پێ بکڕین. بەڵێ لۆ لە کرێتیاتی کە من ئێستا لە سۆرانم کرێتیمە هەوڵی ئەوەی دەدەم بێمەوە ناو شار یعنی 12 سارە ئەمن مامۆستامە لە دەرێ شار هەوڵی ئەوەی دەدەین بەڕاستی لە خۆمڕانات کرێتی بوون بمە کرێتیاتی کرێتی مانگەک مەعاشە لێم سێ چار مانگ مەعاشێک دەستی ئەو دەلەوە ئەگەر بمە ساحێبخانی خۆمان هەر چاوەڕێی خزمەتگوزاری دەکەم لە هەشتی حەسارەکان سەرۆکی حکوومەت بەڕاستی خەڵکەکی زۆری دڵخۆش کردکەوە بەڵێنی خزمەتگوزاریدا بە هەشتی حەسارەکان کە ئەمن لەو بڕواایدا بووم کە باب قسەچی بکە لە میلەتەکەی وەکو بابەچیە یعنی 100% ئەمن گوتم چارەم ڕۆژی جێژنێ خەدەمات دێکەوە یعنی هەر ئەوی دەگەیشتەمە پیرۆزبای لێ دەکردی ینی خەدەمات چۆن بۆ بوونە ساحبخانی کەسی هیچیش یعنی وەی لێ هات تەستیقە بە قسەی بابیش نەکەی ئەتو وەکو باوە بەڵێنەکەدا هیوادارم لە ڕێگەی ئەو بەرنامەیە داوا دەکەم خزمەتگوزاری بگەین تا هەشتی حەسارەکان لە پەیوەندیەکان کەش ئەو قسە دەکرا کە تەماحیان هەیە و چاویان بڕیتە زەویەکان بەڕاستی یعنی ئەوەی لە خوای دەکەم یعنی داوا دەکەم هەر کەسێک هەر مەسوولە دەستی هەیە لەوەی کە دەیەوێت دەست بە سەرزەویەکاندا بگریتەوە یان لە خۆی بڵا ئینشاءالله ئەگە ئەو نیازیان هەیە قەت خێر لێ نەبینن نەوەشیان بەو دەردەی بچنە سەری قەت خێر لێ نەبینن بەس ئەگەر خزمەتگوزاری بگەن ئینشاءالله یعنی ژیانێکی پڕ لە خۆشی ببەنە سەر لە ئەوەی خۆیان کەم و کورتی نەبینن ئەدەلێ دووبارە لە ڕێی ئەو بەرنامەیە داوا دەکەم خەڵکەکی زۆر بەڕاستی خەڵکەکی زۆر ڕەشوو و چاوەڕێی ئەو زەویانی هەشتی حەسارەکانن هەمووی ئەوەی دەستکورتە زەوی لەوێ کڕیا ئەوەی فەقیرە ئەوەی پێشمەرگەیە ئەم لە سۆرێن بە چەندها مامۆستای کە هەوڵ دەدا بەس خزمەتگوزاری ببی لە خۆی بچە ساحبخانی و خۆی بە خۆت دەزانی کرێیەکە نادرێت هاتوو بە تەمای ئەو موچەیە کری نادرێت ئەوە ئینشاءالله ئەو هیوایەتەی ئەو حەزەی ئەو خەڵکەی کە ئەو مزرانەی جێژنەی دای ئینشاءالله بێتەجی دووبارە لێ دەکەم لەو بەرنامە سپاس بۆ تۆش دایکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی بینەرانی بەڕێز و خۆشەویست تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پێشەشکردن کە بریتی بوو لەوەی بۆچی حکوومەت خزمەتگوزاری ناگەنێتە زەویەکانی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر سپاس کە بینەر و بیسەرمان بوون سپاس بۆ هاوکارانم تاڵقێکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه